کەواتە سەرۆت و سامان وەکو لە فەرمودەی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم یەکێک لە چوار پرسیارەکەی قیامەتە کە لە هەمومان دەکرێت. پرسیاری تەمەنت بە گشتی، پرسیاری گەنجەتی بە تایبەتی، پرسیاری عیلم و زانست و پیشەکەت، پرسیاری ماڵ و سەرۆت و سامانەکەت. بەڵام ماڵ و سەرۆت و سامان دوو پرسیارە، دوو لقی هەیە. بەشی یەکەم، لقی یەکەم پرسیارەکە ئەوەیە ئەم ماڵ و سەرۆت و سامانە کەم بوو یان زۆر بوو لە دنیادا چۆنت بەدەست هێنا؟ ڕێگای مەشروع و حەڵاڵ بوو یاخود پەنا بەخوا ڕێگەی حەرام و غەش و دەستبڕین بوو؟ پرسیاری دووەم، ئەگەر بە حەڵاڵیش بەدەستت هێنابێ، هیچ حەرامی تێدا نەبێ و مافی کەسی بەسەرەوە نەبێ، ئەی لە چیدا سەرفت کرد؟ وەفیمە ئەنفەقەه، لە چیدا خەرجت کرد؟ لە چیدا پەرش و بڵاوت کرد؟ جێگات پێگرت؟ یان پەنا بەخوا دووشت هەیە کە لە ماڵە لێپرسینەوەکەی زۆر قورسە، هەم لە دنیا باجەکەی دەدەی هەم لە قیامەتە لێپرسینەوەی قورسە. ئەوانیش ئیسراف و تەبذیرە. بۆیە پەروەردگار دەفەرمێ ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. لسورة الإسراء دا خوای پەروەردگار دەفەرمێ ماڵەکەتان بەفیڕۆ مەدەن. تەبذیر چییە؟ التفريق وأصله إلقاء البذر وطرحه. ئەو سەرۆت و سامانەی کە خوای پەروەردگار لە بەدەستی ئێوەدا دایناوە ئەی ئیمانداران، ئەی مرۆڤەکان، ئەمانەتی خوایە، نابێت تەبذیری تێدا بکەی. ولا تبذر تبذيرا، دەست بڵاو مەبن و هەمووی بەفیڕۆ مەدەن. بەچی؟ بەوەی کەوا وەکو چۆن کەسێک مشتێک گەنمی پێیە لە کاتی تۆ چاندندا هەمومان بینیمانەکە بەدەست تۆ دەچێنرا، ئەو کات تۆوەکەت دەچێنێ و دەیپڕژێنێ بە زەویەکەدا. هەر دەنکە گەنمێک دەچێتە شوێنێکەوە، هەر دەنکە جۆیەک دەڕواتە کەلێنی و ژێر کەرسەکە گڵێکەوە. ئەگەر تۆ بتەوێ ئەمانە کۆ بکەیتەوە کۆ نابێتەوە. واتە وا پەرش و بڵاوت کرد هیچی بەسەر هیچەوە نەما، هەر یەکەی بەلایە کاڕۆی. ئەو ماڵ و سەرۆت و سامانەش کەسانی نەزان هەن ئاوا بەفیڕۆی دەدەن. ئەو تەبذیرە بریتە لەوەی ماڵەکەت پەرش و بڵاوکەی، بە هەموو شوێنێکە بڵاوی کەیتەوە. تەبذیر بڵاوکردنەوەی ماڵە و خەرجکردنیەتی بەبێ ئەوەی هیچ سوودێکت پێ بگەیەنێ، نە سوودی قیامەت پاداشتێکی لەسەر وەرگری، نە سوودی دنیا. حەزێکی نەفسی و کاتیە و بە نەزانانە ماڵەکەت پەرش و بڵاو دەکەی. هەر کەسێک ئاوا قەدری سەرۆت و سامان نەگرێ و پەرش و بڵاوی بکات دەبێتە هاوڕێی شەیطان. بۆ دەبێتە هاوڕێی شەیطان؟ چونکە شەیطان ئەم ماڵە بەهی خوا هەرچی هەیەتی بەهی خوای نازانێ، نەعوذ بالله، کەفوڕە. ئینسانیش کاتێک ئەو سەرۆت و سامانەی بەهی خۆی زانی دەڵێ مافی خۆمە چۆنی بڵاوکەمەوە ئاوا بڵاوی دەکەمەوە لە حەز و ئارەزوە خراپەکانمدا. ئەو تەبذیرە دەباتە ئاستی شەیطان. چونکە ئەگەر تۆ ئەو ماڵە بەهی خوا بزانی ئەبێت لە شەریعەتەکەی خوای پەروەردگاریشەوە فێربی چۆنی سەرف دەکەیت. چونکە خوای گەورە وەکو ڕێگای حەڵاڵی نیشانداوی بۆ کۆکردنەوەی، ڕێگاشی نیشانداوی بەوەی چۆن سەرفی دەکەیت، چۆن دەیکەی بە خەرجی خۆت و ماڵ و منداڵ و دەور و بەرت. بەڵام دوای ئەوە ئیسرافمان هەیە. ئیسراف بریتە لە خەرجکردنی ماڵ لە شتێکی حەڵاڵدا، بەڵام زیادەڕەوی تێدا بکەیت. بۆ نمونە شت هەیەک هەیە بە 10,000 جێبەجێ دەبێت، تۆ دەچی 15,000 لە هەمان شتا سەرف دەکەی بەبێ ئەوەی کەوا هیچ زیاد و کەمێکی هەبێ. لەبەرەوەی کە تۆزێن ناوێکی پێپەیداکەی، پۆزێکی پێوە لێدەی، خۆتی پێوە بنوێنی، ئەتوانی ژەمە خواردنێک بە 10,000 دابین کەی تۆ چووی 15,000 لێ سەرف کرد. ئەتوانیم قاپێ برنج لێنەی چۆ توی 2 قاپل لێناو لە دواییدا کەسیش پێی نەخورا و یەقینیشە بوو کە زیاد دەبێ، بەس بۆی بڵێن بەڕاستی سفرەکە نیوەی لێ هەڵگیراوەتەوە، چووی خستە تەنەکەی خۆڵەکە و کەسێکیش سوودی لێ نەبینی، گەرم نەکرایەوە، هەڵ نەگیرا، ژەمی دواتر نەخورا، ئەوە ئیسرافە. ماڵەکەت حەڵاڵە، هی خۆتە، بۆ میوانی ڕێزت ئامادە کردووە، خوا پێی خۆشە، بەڵام لە ئەم خێرەدا زیادەڕەویت کرد. بەشێکی زۆری بیکەی بە 3 بەشەوە 2 بەشی بەکار هات، بەشێکی یەقینت هەبوو کە بەکار نایە، بەس بۆ خۆنواندن و سفر ڕازاندنەوە و زیادە مەسرەفکردن بە فیڕۆتدا، خوای گەورە ئەمەشی زۆر پێ ناخۆشە.